ماوەی مانگێکە کارمەندێکی لیوای پاراستنی سلێمانی بێسەر و شوێنە و کەسوکارەکەشی تا ئێستا هیچ زانیاریەکیان لەسەر هۆکار و چۆنیەتی بێسەر و شوێن بوونەکەی دەست نەکەوتووە. محەممەد سعید ئەحمەد هاوڵاتیەکی شاری سلێمانیە و خێزاندارە و تەمەنی 37 ساڵە. ماوەی مانگێکە بێسەر و شوێنە بەوتەی گەلاوێژ ئەحمەدی هاوسەری لە بەرواری 1/6 2016ەوە بە ناوی ئاسایشەوە پەیوەندی بە مۆبایلەکەیەوە کراوە و پێیان وتووە لەلایەن ئاسایشەوە داوا کراویت و سەردانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی بکە. لە دوای 2 کاتژمێر لەو پەیوەندیە تەلەفۆنیەش چارەنووسی بە نادیاری ماوەتەوە. 1/6 2016 هاوسەرەکەم لە ماڵەوە بوو، بەیەکەوە لە دەوام بووین، هاتەوە بە دوای منە نانی نیوەڕۆی نەخوارد. اینجا تەلەفۆنێکی باوە بە ناوی ئاسایشی سلێمانیەوە کە ڕۆیشتە دەرەوە ئیتر لەو ڕۆژەوە تا ئێستا هیچ هەواڵێکی نییە. لە 1/6 ئەمڕۆ 1/7 مانگێک ئێمە لە چاوەڕوانیان تا ئێستا هیچ دەستگایەکی ئەمنی جوابی ئێمەی ناوەتەوە. ئەگەر مەهماکان هەر شتێک هەچ غەڵەتێ هەچ موشکیلەیەک هەر شتێکی کردبێت، ئەگەر شتەکە پەیوەندی بە حاڵەتی خۆیەوە هەبێت یان پەیوەندی بە شەخسیەوە هەبێت، مەسەلەن پەیوەندی بە سیاسەتەوە بێ بە هەش بوارێک لە بوارەکانەوە هەبێت، قەیچێکە با پێمان بڵێن. بەس ئەوەنە بەس ئەوەنەمان ئەبێت چارەنووسێکمان بۆ دیاری بکەن، یعنی هیچی تر بەس ئەوە. کەسوکاری محەممەد سعید لە دوای بێسەر و شوێنبوونی کوڕەکەیان سەردانی بنکەی پۆلیسی هەواری شاریان کردووە، بەڵام تا ئێستا دەستگا ئەمنیەکان هیچ زانیاریەکیان پێنەداون. ئەیوب سعید برای کەسە بێسەر و شوێن بووەکە داوا لە دەستگا ئەمنیەکان دەکات چارەنووسی براکەیان دیاری بکەن و دەڵێت براکەی کارمەندی دەستگایەکی ئەمنیە و کێشەی لەگەڵ هیچ کەسێکدا نەبووە، گومانیشیان لە کەس نییە تا تۆمەتباری بکەن بە هۆکاری دیارنەمانی براکەیان. نازانین بە سەلاحەت، یعنی لە زۆنی سەوزاون بۆیە لە زۆنی زەردا. بۆیە من داواکارم لە ڕێگای کەناڵەکەی جەنابتانەوە، داواکارم لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان، داواکارم لە برایانی ئاسایش، لە برایانی دژە تیرۆر، پۆلیس، لە بە مستەڵەحێکی سەریع لە برایانی دەستگاکانی زانیاری و پاراستن. ئەگەر براکەی من لە هەت شوێنێکە لە لای ئەمانە لە هەت شوێنێکە ئەگەر تاوانێکی کردو با باجەکەی بیە، تەنها ئەوەندە بزانم براکەی من لەکوێیە و ئایا ماوە ئەم برای من لە ژیانە ماوە و داواکارم. ئەگەرچی لەلایەن بنکەی پۆلیسی هەواری شارەوە پەڕاوی لێکۆڵینەوە بۆ ڕووداوەکە کراوەتەوە. بەپێی بە دواداچوونەکانی پەیامنێری پەیام لە بنکەی پۆلیسی هەواری شار پەڕاوی لێکۆڵینەوە بۆ ڕووداوەکە کراوەتەوە و ئاڕاستەی دادگای سلێمانی کراوە. تا ئێستاش دادگای سلێمانی هیچ زانیاریەکی لەسەر چارەنووسی محەممەد نەدرکاندووە. هەروەها بەپێی بە دواداچوونەکان محەممەد سعید ئەحمەد پێش بێسەر و شوێن بوونی بە سەفەر لە دەروێ وڵات بووە و ئەو ڕۆژەش کە تەلەفۆنەکەی بە ناوی ئاسایشەوە بۆ کراوە بەنیاز بووە بچێت بۆ شاری هەولێر، بەڵام بەوتەی هاوسەرەکەی لە نێوان چوونە دەرەوەی لە ماڵ و ڕۆشتنی بۆ شاری هەولێر. ماوەی مانگێکە محەممەد بێسەر و شوێنە داواش لە دەستگا ئەمنیەکان دەکات لەسەر شوێن و تەندروستی هاوسەرەکەی زانیاریان پێ بدەن. ئیحسان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.